کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم کە لەلایەن پارتی ویکێتیەوە لە ماوەی ڕابردوودا پێک هێنراون بەردەوام لە کارنامەکانیاندا دەیان بەڵێنیان بە هاوڵاتیانی هەرێم داوە کەچی بەڵێنەکانیان نەک هەرجێبەجێ نەکردووە بەڵکو باری گوزەرانی ژیانی هاوڵاتیانیان خراپتر کردووە. من مسرور مسعود کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی هەر لە سەرەتای سوێن خواردنیەوە پرسی چاکسازی کردبووە ئامانجی سەرەکی کابینەکە، بەڵام زیاتر لە ساڵێک بە سەرتەمەنی کابینەکەدا تێپەڕیەوە بێ ئەوەی بەڵێنەکانی جێبەجێ کرد بێت. پەیام لە زنجیرە ڕاپۆرتێک دەکار لەسەر ئەو بەڵێنانە دەکات کە کابینەی نوێم بە هاوڵاتیانی داوە و تا ئێستا کار بۆ جێبەجێکردنیان نەکراوە. لە هێڵە گشتیەکانی کارنامەکەی حکوومەتدا هاتووە چاکسازی لاکەرتی گشتی موچەخۆران و خانەنشینان و ڕێخستنەوەی دەوام دەکرێت بە ڕێگەی دروستکردنی ئەنجومەنی ڕاژە و دەرکردنی پرۆژە یاسای چاکسازیەوە. ئەنجومەنی ڕاژە وەک لە میدیاکانی سربەسەرۆکی حکوومەت بانگەشەی بۆ دەکرا ئەنجومەنێک کە میلاکاتی فەرمانگەکان ڕێک دەخاتەوە، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ دامەزراندنی ئەم ئەنجومەنە نەنراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی کۆنتڕۆڵکردنی لەلایەن پارتی ویکێتیەوە سەدان هەزار موچەخۆری نایاسایی و بندیواری تێدا جێکراوەتەوە کە ئەوەش بووەتە بارگرانێکی زۆر لەسەر خودی حکوومەت و هاوڵاتیان. دامەزراندنی کادرانی حزبی لە ناو حکوومەتدا بە جۆرێک بووە کە ئێستا تەواوی داهات بەشی موچەی موچەخۆرەکان ناکات. یەکێک لە بەڵێنەکانی کابینەی نوێم ڕێخستنەوەی میلاکات بووە لە ڕێگەی ئەنجومەنی ڕاژەوە. بەڵام بۆچی تا ئێستا کار بۆ دامەزراندنی ئەم ئەنجومەنە ناکرێت؟ ئەگەر سەرنج بدرێتە هەنگاوەکانی چاکسازی حکوومەت دەردەکەوێت چاکسازیکردن لە توانا و ئیرادەی بەرپرسانی ئەم کابینەیە نایەت. بەو پێی خودی ئەم بەرپرسانە بوون کە لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا بە شێوازێکی سیستماتیک بارودۆخی حکوومەت و هاوڵاتیانیان بە ئێستا گەیاندووە. سەرۆکی حکوومەتی ئێستای هەرێم هەر لە سەرەتای گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەکەی دیار بوو ئامانجی ئەنجامدانی چاکسازی نییە و دەیەوێت پێگە و دەسەڵاتی خۆی لە ناو خودی حیزبەکەی و هەرێمدا زیاد بکات، چونکە هەر لە سەرەتاوە دژی ئەو هێزە سیاسیانە وەستایەوە کە لە خولی پێشووی پەرلەماندا بە جددی کاریان لە بەرژەوەندی هاوڵاتیاندا دەکرد. لە دوای دەستبەکاربوونی کابینەکەش مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کەوتە لادانی ئەو کەسانی وەک نەیاری خۆی تەماشای دەکردن، بە تایبەت ئەندامانی باڵە جیاوازەکانی ناو حیزبەکەی، بۆیە پرسی چاکسازی تەنیا وەک دروشم ماوەتەوە و کاری لەسەر نەکراوە. ئەوەی پەرلەمانتارانی ئۆپۆزیۆن داوای دەکەن چاکسازیە لە داهاتی نەوت، خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ، پاکردنەوەی لیستی موچەخۆران لە 2 موچە و 3 موچە و فەرمانبەرە بندیوارەکان، بەڵام حکوومەت هیچ هەنگاوێکی بەو ئاراستەیەدا نەناوە. لێرەدا پرسیاری جەوهەری لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دروست دەبێت ئەوەیە بۆچی ئەم کابینەیە چاکسازی ئەنجام نادات لە کاتێکدا سەرۆکی حکوومەت دەسەڵاتی سەربازی و دارایی و حیزبی فراوانی هەیە. ئەگەر کابینەکانی پێشتر بە بیانووی دەستێوەردانی حزبی پرسی چاکسازیان دواخست بێت، ئەم کابینەیە بیانووی چی بەدەستەوەیە؟ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کوڕەگەورەی مەسعود بارزانی سەرۆکی پارتیە، ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمە کە ئەوەش باواتای ئەوە دێت تەواوی هێزە هەواڵگری و سەربازیەکانی پارتی بەکرداری لەژێر کۆنتڕۆڵی سەرۆکی حکوومەتدان. لەگەڵەوەشدا کوڕەگەورەکەی بارزانی کاریگەری گەورەی لەسەر بڕیارەکانی باوکی هەیە و بە ئەندازیاری زۆرێک لەو بڕیارانە هەژمار دەکرێت کە چارەنووسی میلەتی کوردیان لە باشوور پێوە بەسرابووە. لە نمونەی ڕیفراندۆمە شکست خواردووەکە کە هەرێمی کوردستان لە لێواری داڕمانی یەکجاری نزیک کردوێتەوە و کاریگەریەکانی بە ئێستاشەوە بەردەوامن. بەڵام سەرۆکی حکوومەت بەو هەموو دەسەڵاتانەوە بۆچی چاکسازی ناکات؟ بۆچی تەواوی موچەخۆرە نایاساییەکان لا نابات؟ یان داهاتی خاڵە سنووریەکان بە شەفافی ناگەڕێنێتەوە خەزێنەی حکوومەت یان داهاتی هەناردەکردنی نەوت؟ هەر بۆیە شارەزایان لەو بڕوایەدان سەرۆکی حکوومەت و کابینەکەی ئامانجیان ئەنجامدانی چاکسازی نییە لە سێکتەرە جیاوازەکاندا، بەڵکو تەنیا حکوومەت وەک هۆکارێک بۆ دۆزینەوەی کار بۆ کۆمپانیاکانیان و بەهێزکردنی پێگە سیاسی و حیزبەکانیان بەکاردێنن، بۆیە هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی ژیانیان خراپتر دەبێت.